دەوان خۆپیشانداناندا هەتانەها پتر ژ 305 کەسان هاتنە کوشتن و بە هەزارانژی بریندار بوونە لێ چارەسەریژی هەر نەخویایە گەلۆ چما و چ پێشبینی ژ تندوتیژین ژناف برنا شۆڕەشا بناوێ شۆڕەشا تەشرین تێکردن کاوە بێسارانی لێکۆلەر و شارەزای سیاسەتی بەری چەند ڕۆژان لە عێراقی لە بەغدایە بوو ژوور ڤەگەڕایە و دناف خۆپیشاندانەدا چەند ڕۆژان مابوونها ئەو ژستۆدیا لەندەنیا دەنگی ئەمریکا بمەڕەیە کاکاوە زۆر سوپاس پەیامی ئەوەی کە سەرۆک وەزیرانی عێراق عادل عەبدولمەهدی دەست لە کارکێشانەوەی دەدا بە پەرلەمان چ دەگەینی ئایا ئەمە بەشێکی وەکو بڵێ جێبەجێکردنی داواکاری خۆپیشاندەرانە؟ دەسپاس کاک دەخیل بەڵێ ئەمە هەنگاوی یەکەمە کەەوە دەچێت لە داواکارە سەرەکیەکانی خۆپیشاندانەکانە بەڵام جێی داخە کە ئەبێ ئەم هەنگاوە دوای کوشتنی 408 لاو و برینداری 19,000 کەس ئەبێ اینجا دوای دەست لە کار پێشتەوانەیە ئەمە هەنگاوی یەکەمێت بەڵام داواکاریەکان زۆرە هیچ داوایەکەن گۆڕینی قانونی انتخابات گۆڕینی قانونی مفاوزیە محاکمەی ئەوانی کەەوە ئەم کوشتن و برینیان کردووە دوای ئەوە دروستکردنی حکوومەتێکی کاتی بە ماوەشی زۆر کەم باشە کاکەوە ئەمە چەندین داواکارین کە عێراقیەکان داوا دەکەن خۆپیشاندەران هەندێکیان تا ڕادەیەک خەڵکانێک وا دەڵێن کە ئەمانە ینی وەکوی داواکاری واقعینین بەڵام تۆ لە ناو ئەوانە بووی پێش چەند ڕۆژێک لە بەغا بووی حتا لەگەڵ ئەوانە قسەت بۆ خۆپیشاندەران کردووە پێت وایە ینی هەموو داواکاریەکانیان جێبەجێ بکری لەم کاتەدا؟ بەڕاستی بە بۆچووری من و بە تێکەڵبوونی من لەگەڵ زۆربەی زۆری ئەو خەڵکەیەکە ماوەشی تقریمە لای 2 هەفتە و نیو زیاتر لێ بووم تێکەڵبووم داواکارەکانیان زۆر لەوە زیاترە و ئەگەر بێت و ماوان هەبێت یانێک هەموو سیستمەکە بگۆڕن لەوەرە بە بۆچوونی من بە هیچ شێوەیەک بۆ ڕازی نابن کە تەنها عادل عەبدولمەهدی دەست لە کار پێشێتەوانێ ئەوان داواکەن کە ئەم سیستمی کە دروست وە لە ئەساسی تائیفێت و دروست کراوە ئەبێ نەمێنێ لەبەرەوە مەسلەی گۆڕینی قانونی انتخابات مەسلەی گۆڕینی مفاوزەتی انتخابات ئەمە با بڵێن حلکردنی پەرلەمان لێشەکە لە هەرە داواکارەکان مەتاڵبەکان کە زۆر زۆر سەرێکیە و بۆ چۆنی من واز ئەو خۆپیشاندان و ئەو ڕاپەڕینە ئەو شۆڕشە تەواو نابێ ناوەستێ ئەگەر بێت و ئەمانە جێبەجێ نەکرێت بەڵام دیسانەوە شتێکی سەیرا کاکاوە دەبینین خۆوە خۆپیشاندانە نەڕازی بوونە بۆ داواکاری یعنی داواکاری گۆڕینی سیاسی و شتیوایە و ئەوانە کەچی تونوتیژێکی زۆر لێ دەکەوتەوە کوژرانی خەڵکێکی زۆر کوژراون ئێمە لە خەبەرەکانماندا دەڵێن زیاتر لە 350 جەناب دەڵێن لە 400 کەس زیاتر کوژراون بە هەزاران بریندار بوون ئەمە شەڕە یان خۆپیشاندان ئەمە یەک دووەم هەندێک کەس باسی لایانی سێم دەکەن ئەمە چ لایەنێکە لایەنێکی شارەوەی بە ناوی لایانی سێم بڵێ بەڕاستی ئەوە حقیقەتێ بێ بزانین هیچ نوع تند و توژیەک لە خۆپیشاندانەکانەوە دەرنەچووە بە هیچ شێوەیەک تەنها جارێک نەبێ لە نەجەف کە هاتن با بڵێ ئیستیفزاجیان کردووە هەچوونە پەلاماری قۆنسڵەتی ئێرانیانە لە کەربەلا دوای لە نەجەف ئەجینا هەموو تند و توژیەکان لە دەوڵەت و لە میلیشیاتی عەسکەری ئەو میلیشیاتانە عنی زۆر بەشان لەژێ ئیشراف و سەڵتەرەی حکوومەتی عێراقیانین لەژێ ئیشرافی کە پێ ئۆدێت طرفی سێهم طرف اینجا بەگاڵتەوە پێڵێن لە وڵاتی ئەرجەنتینی کەەوە معلومە ئەو وڵاتانەیە کەوا لە دوور و پشتی عێراقە وڵاتێکی دەرەکیە تحدیدەن ئێران کەوا کۆنتڕۆڵی کامیلی ئەو میلیشیاتانە ئاکات بێتەوە ئەوشتان بن نەچێت ئەمە لێرە شەڕی مانوونەمانە شەڕ و مانومانێک کە سیستمێکە کە لە ئەساسی تافێ دروست بووە کە بەرژەوەندێکی زۆر زۆر گەورەی تیا هەیە کەوا باسی بەلاین دۆلاراتەکە باسی استراتیجەتێکی منطقە ئاکرێت باسی تێکەڵبوونی محاوری سیاسی ناوەندقاکرێت لەبەرەوە بە ئاسانی هیچ لەم کتلانی کەەوە 16 ساڵە ئەم سەڵتەیە بن بەڕێگاوە بە ئاسانی واز ناهێنێتەوە لەبەرەوە ئەمە دیفاع لە بوونی خوانەکەن بالمقابل ئەگەر ماوەم بدەی باسی جیلێکەکەین ئەم جیلە 16 ساڵە هیچ خۆشی و ژیانی نەدیۆ لەم سیستەوە جیلێکە کاک دەخی من تێکەڵیان بووم قسمیشان بە معنای کەلیمە ڕەشروتن گۆرەیشان لە پیانیە بە نەحلێکە ئۆڕۆم بەرەگاوە برسین 500 دیاریان لە گرفانیان نییە هیچ دوا ڕۆژێکیان نییە بە دوایشیان ناگەڕێن لەبەرەوە بۆ ئەوان
هیچ شێک نەماوی دۆرەن لێ بالمقابلکەوە هەمانە ئەم سیستمێکەوە پێکەوە لە مجموعەیە کتلەی سیاسیکەوە بەبڕێکەوە کاکەوە گۆڕانی حکومەت گۆڕانی سەرۆکوەزیران گۆڕانی سیستەمی سیاسی ئەبێ بەهۆی کۆتایی گەندەڵی چووکە گەندەڵی و بارە ئابوووریەکەی عێراق هۆی سەرەکی ئەم خۆپیشاندانانە بێگومان ئەوە نابێت گۆڕانکاری لە سەرۆکوەزیرانە هەنگاوی یەکەمە بۆ گۆڕانکاری قانونی انتخابات چکە قانونیی انتخاباتیان داناوە بۆ خۆیان بە شێوەیە کە ئەم کتلانی کە حکمی عێراقەکەن ئەوان دایمە بیبنەوە هیچ مەجالێک نەیرێ کەوا نەبوتە پەرلەمان دەورەشی ڕقابی هەبێ نە کەسێکی سەربەخۆ بتوانین بێتە پەرلەمانەوە نە ئەوە حیزابانی کە بچووکن بتوان دەورە بێنە لەبەرەوە سیستمیشان دروست کردو ئەم سیستەمە لە مجموعەیە کتلەی سیاسیکەوە ئەیبن بەرگاو مافی کتلە کوردەکان هەماشت کتلە کوردەکان بەشێکن لە دروستکردنی ئەم نظامە طائفەی کە لە عێراقا هەیە ئەوانیش بەشدارن لەم سیستەمەیە لەبەرەوە گۆڕانکاریەکەی لابردنی دەستکێشانەوەی عەبدولمەهدی هەنگاوی یەکەمە ئەو قانونانی کە بەداوایەکەن ئەوە دۆر سەرەکی بوو ئەوان بۆی بتوانین سیستەمەکە بگۆڕن باشە بە 20 سانیە شکلی حکومەتی داواکراو چۆنە؟ شکل يعني بەڕاستی داوای ئەکەن ئەوێ حکومەتی موقت دروست کات ئەم حکومەتە موقتە کە نابێت کەسی تیاوێ لەوانەی کە لە 2030 حکمیان کردووە ئەبێ کەسانێکی تەکنۆقڕات بێ ئەیانەوێت اینجا هەموو ئەرزێتێک و ئامادە بکەن بۆی انتخاباتێکی تازەی پاکی شەفافێت لەجێ ئیشرافی ئومەی متحیدە بکرێت و حکومەتێکی تازە دوای ئەوە دروست کرێت. کاوە بێسارانی لێکۆلەر و شێوەکاری سیاسەتی ژ لەندەنی دەگەل مەبوو گەلک سپاس